تیمی ساڵ سودو لەبەرەوەی لە ڕێگا هاوکاریان نەکرێ بڕاناکەم 20 دقه بێت لەبەرەوەی کەمترین شوێن کە تیمی فریاکەوتنی تەندروستی بگا ئەو پەڕی 4 بۆ 5 دقەیە لەبەرەوەی لە بانقی بازرگانی وەم حەدەسەش و شوێنێکی زۆر نزیک بووە لە تیمی لە مرکزی ڕئیسی ساڵ سودەوە لە ماوەی 6 بۆ 7 دقه گەشتنەوە شوێن ڕووداوەکە بەڵام بەداخەوە هەر لە کاتی گواستنەوەیاندا هەردوو هاڵاتێکە وفاتیان کردووە. تیمێکی جێگر هەبێت لەوێ بەپێی داواکاری ئەگەر تیمی جێگیر پێویست بکە بە تاکید ئێمە تیمی جێگیر لەکوێ پێویست بکە دابین دەکەین. نەخێر ئەوەی کە حەدەث هەیە تا ئێستا شتێکی وانە تەنها ئەو دوو حاڵەتەوە بکە لە ڕێی ئەمبولانسەکانیەمەوە ڕاڵی نەخۆشخانە کراوە. نۆبەی قەڵبیە وەکو پزیشکانی دادی لە توێکارەکانیانە بەهۆی نۆبەی قەڵبیەوە وفاتیان کردووە. تا ئێستا نازانین بەڵام یەکیان کە سوکاری هاتۆ خەڵکی سلێمانیە بە تاکید ئەویش خەڵکی سلێمانیە بەڵام تاکید نییە جا تا کە سوکاری نێتەیە نازانرێت بە تاکیدی.